پێکاتەکان با بڵێن گرنگن بەنسبەت هەرێمی کوردستان و پێدانی مافی پێکاتەکان و تاکیدکردنەوە لەسەر پشتیوانیکردن لە دەستەبەرکردنی زیاتری مافی پێکاتەکان بەنسبەت هەرێمی کوردستان گرنگە و هێشتێک لەلایەنە درەوشاوەکانی حکوومەڕانی لە هەرێمی کوردستان بوونی پێکاتەکانە هەم لە پەرلەمان هەم لە دامەزراوە جیاجیەکانی هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە لایەنێک لەلایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان خراپ مامەڵە لەگەڵ پێکاتەکانەکە لە هەڵبژاردنەکانی لە دوو خولی ڕابردووی هەڵبژاردننی خولی 4 و خولی و 5 کۆمەڵێک کادری حیزبی خۆی بەناوی پێکاتەکان کاندید ئەکا کە بەداخەوە ژمارەیەک لە کورسی پێکاتەکان بەلای خۆی داڕاکێشی کە سەرنجام ئەمانە بەداخەوە لە دانیشتنی پەرلەمانی کوردستان لە ڕۆژی 5 کە ئەمانە لە جۆرێک بە جۆرێک بەکارهێنران لە قوڵکردنەوەی ململانێ و ناکۆچە ناوخۆیەکان. چەند ڕۆژێکە ئێمە گوێبیستی ئەوە ئەبین کە هێرش ئەکرێتە سەر پێکاتەکان. لە ڕاستیدا ئێمە ئەم حاڵەتە ڕەتەکەینەوە چونکە منە ئێمە حەق بە کەس نادەین هێرش بکاتە سەر پێکاتەکان چونکە ئێمە پێکاتەکان بە بەشێکی جیانەکراوە لە جەستەی خۆمان و لە هەرێمی کوردستان و لەگەلی کوردستانی شەزانین و هیچ جیاوازیاچیان نییە لەگەڵ گەلی کوردستان بەڵکو لەگەڵ نەتەوەی کورد بەڵکو لە پێدانی ماف و حقوقیان ئەبێ لە پێش نەتەوەی کوردن. ئێمە جەر پێکاتەکان بە بەشتێک لە جەستەی خۆمان نەزانین. ئەمە هەم لە مەدرسەکەی جەنابی مام جەلالەوە ڕاهاتوین هەم لە ژێر ڕێنمایی سەرکردایەتی تازەی یەکێتی نیشتیمانی کوردستانی کە زیاتر جەخت لەوە ئەکرێتەوە کە ئەبێ لە پێش هەمویان ئێمە جەخت لە مافی پێکاتەکان بکەینەوە ڕێز لە مافی پێکاتەکان بگرین. بۆیە هێز ویلایەنێک چەند ڕۆژێکە بەداخەوە لە ڕووی ئەعلامیەوە کەوتونەتە هۆنینەوەی کۆمەڵەیەک با بڵێن هەواڵی ناڕاست کە گوایە هێرشێکی ناڕەوا لەسەر پێکاتەکانە. ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان جەخت لەسەر ئەوە ئەکەینەوە کە ئێمە پێکاتەکان بە بەشێکی جیانەکراوە لە گەلی کوردستان نەزانین